نامەیەک لە منداڵێکەوە بۆ دایکی. دایەجان، ئەی جوانتر لە مانگ و فراوانتر لە دەریا، تۆ خۆت دەریای میهرەبانی و سۆز و خۆشەویستیت سڵاوت لێبێ. دایەجان، من تا ماوم چاکەی تۆم پێ نادرێتەوە و ئەو ئازارەی تۆ لە پێناوی مندا کێشاوتە و دەیکێشی بێوێنەیە. بەڵام دایەجان، خەریکە تۆ ژۆک و هەموو شتەکانی تر دەگۆڕیت، خەریکە ئێمە لەبیر دەچێت. سەرقاڵبوونت بە دیکۆراتی چێشخانە و گۆڕینی موبیلاتەوە گرنگیدانە پەروەردەیەکانی لاواز کردویت. جاران جوانی ڕەوشی ئێمە و بەرزی ئاستی زانستیمانت لە هەموو شت لا گرنگتر بوو، بەڵام ئێستا جێگۆڕکێت پێکردوین لەگەڵ شتەکاندا. جاران لەگەڵ باوکم زۆر باسی پەروەردەی منداڵ و چاودێریکردنتان دەکرد، بەڵام ئێستا هەر باسی کیست و پارە و کومبار و زینە و دیکۆرات دەکەن. جاران شەوانە چیرۆکی پەروەردەیی خۆشت بۆ دەجێڕامەوە، بەڵام ئێستا لەبەر سیرکردنی زنجیرە دۆبلاشکراوەکان و موبایلەکەی دەستت ناتپەرژێتە سەر ئێمە و منیش دوور لە باوەشی تۆ بە بێنازی خۆم لێ دەکەوێت و شەوانەش خەوی ناخۆش دەبینم. دایەجان، هەست دەکەم هەندێک بەرە و خۆپەرستی ڕۆشتویت، ڕۆژانە چەندین کاژمێر بە خۆجوانکردن و ماڵڕێخستن و تەنسیقی جلوبەرگەکانت دەکەیت، شەوانەش 2 تا 3 فیلم سیر دەکەیت، بەڵام لەبەر خاتری پەروەردەی من لە مانگێکدا تەنها یەک کتێبی پەروەردەیی ناخوێنیتەوە. هەفتانە سەیری یەک بەرنامەی پەروەردەیی ناکەیت. دایەجان، تۆ کاتە زیندوەکانت داوە بە شتە مردووەکان و منی زیندوشت بە یاریە مردووەکان خەڵەتاندووە. ئەو کاتانەشی کە گفتوگۆ و یاریم لەگەڵ دەکەیت، زوو تووڕە دەبیت و بێزاری لە دەستم دەردەبڕیت و بەوە بکە و ئەوە مەکە دام دەگریتەوە. بەڵام من لەمانە زۆر بێزارم، من دەمەوێت وا پەروەردەم بکەیت کە هەڵە کەم بکەم و گلەیی مامۆستا و هاوڕێکانم نەیەتە سەر، وا پەروەردەم بکەیت کە سایەتیم پارێزراو بێت و ئایندەم شکۆدار بێت. دایەجان، من نازانم بۆچی ئاوا بێدەسەڵاتی لە ئاست باش پەروەردەکردنی مندا. ڕۆژانە کێشت بۆ دێنمەوە، بەڵام ناتوانیت چارەسەریان بکەیت. تابێت گلەیی مامۆستا و هاوڕێکانم دێتە سەر، بەڵام ناتوانیت ڕزگارم بکەیت. وشەی ناشرین دەڵێم و هەڵوێستی نادروست دەروێنم، بەڵام ناتوانیت ڕاستم بکەیتەوە. دایەجان، ئایا پرسیارت لە خۆت کردووە کە بۆچی وات بەسەر هاتووە؟ دەزانیت من زۆرم پێ ناخۆشە دایکم لە پەروەردەکردنمدا لاواز و بێدەسەڵات بێ. دایەگیان، تۆ باوکم سەرچاوەی پەروەردەی منن. ئەگەر ئەو بە دنیا و دینارەوە مەشغوڵ بێت و تۆش بۆ مۆدێلات و دیکۆرات بەزمی ماڵەوە، ئیتر چێ خەمی منی بێت؟ جێگەی من لە خەمەکانی ئێوەدا لەکوێدایە؟ ئەی دایکی میهرەبانم، ئەوەی دەیڵێم مەبەستم ئەوە نییە گرنگی بە ژیان و جوانیەکان و پارە و پێداویستیەکان نەدەین، نەخێر، بەڵکو مەبەستم ئەوەیە تکاش دەکەم کە تۆی بە سۆز لەوە تێبگەیت. تۆ و میهرەبانی تۆ و پەروەردەی تۆ بۆ من لە هەموو شت گرنگترە و لە پێشترە. دایەجان، دەزانم گلەیەکانم زبر و ڕق بوون و ئازاریان دایت، بەڵام دڵنیا بە ئازاری ئەم قسانی من زۆر ئاسان و سوکترە لە ئازاری ئەوەی کە تۆ من پەروەردەی من لەدەست بدەیت. دڵنیاشم نامەکەم بە سنگفراوانیەوە وەردەگریت، چونکە تۆ دایکی خۆشەویستی منی. دایەجان، من تۆم زۆر خۆش دەوێت. هەمومان بە چەپڵەیەک بۆ دایکی خۆشەویستمان دەست بم بەرنامەی ئەمڕۆمانەکەین. سپاس بۆ تۆ. سپاس بەیانیەوە باش. بێگومان خۆشەویستان بە ئەم نامەی مناڵێک کە جیهانێکی جیاوازە لە ژیانی ڕۆژانەمانە و لە هەموو خێزانەکانمانە و داهاتووی هەموو نیشتیمانێکیشمانە. و ئەوەی کە گرنگە لەوەی ئەم نامەیە ئێمە بەدیمان کرد هەموو لایەنەکانی ژیانی تیابوو، لە خێزان و لە پەروەردە و لەو دابوونەریت و لەو کەلتورە و لەو سیستەمی خوێندنە و لەو گلەیانەی کە ئێستا لە ڕووی تەکنەلۆژیا و لە ڕووی پشتگوێخستنی کۆمەڵێک لەو چیرۆک و بەسەراتە خۆشانەی کە لە ڕابردووە ئەمان بیست، بەڵام ئێستا نایبیستین. کەواتە لەگەڵ ئەم لایەنانەشە بابەتێکی کە هەیە فێرکردنە کە خێزان سەرچاوێکی گرنگە، چۆن ئاشنا ببین بە کۆمەلگا، بە کەلتور، بە ژینگەی خۆمان. ژینگە ئەمڕۆ بابەتێکی گرنگە و لە جیهانیشا زۆر گفتوگۆی لەسەرەکرێت و ساڵانەش چەندین کەسانی پسپۆر لەم بوارەیە هەوڵێن کە ئەو مەترسیانەی لەسەر ژینگە هەیە بتوانن هۆکارەکەی بدۆزنەوە و وردەکاری بۆ بکەن و کاری تیا بکەن.
و ئێمە هەوڵەین لە ڕێگەی منداڵەکانمانەوە لە سەرەتای ژیانیانەوە فێریان بکەین چۆن ژینگیان خۆش بێت، چۆن لەگەڵ فێربوونی ئەوەی کە فێری زمانە بێت، فێری زانستە بێت، فێریشی ئەو بکەین کە ژینگەی خۆش بێت. ئەمڕۆ باسی ئەوەکەین کە ئایا منداڵ تا چەند گرنگە هەم لە خێزان و هەم لە کۆمەلگا و هەم لە سیستەمی خوێندنە فێری ئەوەی بکەین کە چۆن ڕێنمایەکان وەرگێت و چۆن پارێزگاری لە ژینگە بکات. بەم نامەیە دەستمان پێکرد چکە نامەیەکە پەیوەستە بە منداڵەوە کاڵێ گلەی لە دایشەکان کۆمەڵێشت هەیە کە بووی نەکردووە، بەڵام ئایاگەر بۆی بکات ئەم منداڵە تەندروستە بێت، ئەمەش پرسیارە. میوانداری زۆر بەڕێز مامۆستا لێر حەسەنمان کردووە و شارەزا لە بواری پەروەردەی مناڵە کە بەڕێزیانستا لە ستۆدیۆ و بۆ نامە جوانش دەستی پێکرد. مامۆستا زۆر زۆر بەخێر. سپاس بۆ بەڕێستان بانی و باش سەلامەت. سپاس بۆ نامە جوانەی کە مناڵێک نووسیوێتی بۆ دایکی. با سەرەتا لەوە دەست پێ بکەین بابەتەکەمان پەیوەستە بە ژینگەوە، بەڵام بەر لێ بچینە لای ژینگە ئایا پەروەردە بکردنی منداڵ تا چەند ئەرکێکە کە ئێمە وەکو گەورەکان وەکو دایک و باوک وەکو خێزان هەمیشە بە بەشێکی گرنگ لە ژیانمانە بیزانین چکە مناڵ داهاتووی خۆیە بینێت. بێگومان ئێستاگەرم باسی پەروەرداکەین چەند دەستگایە پایبند ینی بەرپرسیارە لە پەروەردەکردنی مناڵ. یەکێک لەو دەستگایانە با بڵین قوتابخانەیە کە دەستگای فەرمیە و دەستگای دووەم دەستگای خێزانە، ئەویش ئەتوانین بڵین یەکەمی دووبارە خێزانە و هەروە کۆمەلگا، بەڵام بەداخۆ ئێستا ئەوەی کە ئەبینێ کۆمەلگاکە خەڵک زۆربەی لی ئەترسێ لە پەروەردەکردن. بۆ چکەم ئێمە لە قوتابخانەکانە نەمانتوانێت پەروەردەیەکی دروست و جوان و هاوچەرت پێشکەش بۆ منداڵانە بکەین کە لە ناو قوتابخانەکانە و هەروەها لە هەمان کاتە لە خێزانەکانیشمانە نەمانتوانێت پەروەردەیەکی باشیان بکەین بۆ ئەوەی کە چوونە دەرەوە، چکەم دایمەن مناڵ ئاوێنەی دایک و باوکێتی کە لە دەرەوە بیندرا ڕەنگە خێزانەکەی بخوێنرێتەوە، کە لە دەرەوە بیندرا ڕەنگە قوتابخانە و خوێندنگەکەی بخوێنرێتەوە. بۆیە ئێمە ئیش بە شێوازێکی تەندروست و هاوچەرخ و باش ئیش لەسەر پەروەردە نەکراوە. بۆیە ئێمە توانیمانە خەڵکی زۆر زانستی باڵا پێ بگەێنی، بەڵام لە ڕووی پەروەردەوە نەمانتوانێەوە پێ بگەێنین، چکەم کە لە ڕووی پەروەردەوە پێدگەیان ئەگەر پزیشک بێ فێڵ لێ ناکە، ئەگەر ئەندازیار بێ جادەکەت بۆ خراپ ناکە، ئەگەر پارێزەر بێ حەقت بۆ ناکا بە ناحەق و ناحەقت بۆ ناکا بە حەق. کەواتە ئێمە ئەتوانین بڵین لە کوردستانە ئێستا هاونیشتیمانی باش بەرهەمی پەروەردەی باشە، ئەتوانین بڵین ئێستا لە کوردستانە بەداخۆ پەروەردەیەکی باشمان نییە، بۆیە نەماتوانیەوە کە هاونیشتیمانی باش و هاوڵاتی باش بەرهەم بێنین. یعنی مامۆستا لێر بە پێی قسەکانی جەنابەت ئەم پەروەردەیە لە کوێ کێشەی هەیە کە بۆ نمونە نەیتوانیوە تاکێک بە تەواوی معنای واقعی کەلیمەکە پەروەردە بکات، کە بۆ نمونە هەر لەسەر بابەتی تەورەکەی خۆشمان وەکو ژینگە ئەوە نە هۆشیاری نەبێت، یان ئەگەر تەنانەت هۆشیاری هەیە زۆر بەلایەوە گرنگ نەبێت. ئێمە پەروەردەی خۆمان ئیلاقی بڵێن پەیوەندی بە پرۆگرامەکانی ناو قوتابخانەکانەوە هەیە ئەخوێندرێت. ئەو پرۆگرامانە بەڕاستی یعنی نەیتوانیوە تاکێکی هۆشیاری بە بیرکەرەوە پێ بگەێنێ. ئەنجا ئەمە ساڵانە گۆڕانکاریشی تیاکری، بەڵام جاری وای گۆڕانکاریەکانی هێندە بە پەلێ ینی ناوەستم زان ئەنجامی ئەم گۆڕانکاریە چۆن بۆ خێرا ئەیانەوەی گۆڕانکاریەکی تربێن و بۆی ئەنجامەکەی باش بێت. لە ئەنجامیشە سێرەکەی هیچی ئەمانە شتێکی دڵخۆشکەر نایە بەدەستەوە. بۆچی؟ چکەم ئەبینێ سێرەکی ئەو مناڵانی کە پێ ئەگەن یعنی ئینتیمای سەرەکەی بۆ نیشتیمان بۆ دایک بۆ باوک. ئێستا لە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتیە بە تایبەتیە بڵێن کۆمەڵێک هاوڵاتی پێیا بۆ کۆمەڵێک گەنج دروست بووە، ئەم هاوڵاتێکی بەگلەیە، ئەویش بەرهەمی ئەو پرۆگرامانەیە کە لە ناو قوتابخانەکانە ئەخوێندرێ یاخود خێزانەکان زۆر ئاشنایەتیان بە کللتوری تازە نیە و منداڵەکانی لەسەر پەروەردەکەن. با بڵێن چۆن بە نمونە ئەگەر بێنینەوە هاوڵاتیەک بەرهەم هاتووە و پێگەیشتووە ئەمڕۆ سێرەکەی گلەی لە خۆی هەیە، گلەی لە دایک هەیە، گلەی لە باوک هەیە، گلەی لە جستەی هەیە، لە ورگی هەیە، لە لوتی هەیە، لە تەنانەت لە دام و دەستگا و لە موچەکەی و لە تەنها گلەی لە خوۆش هەیە. یعنی ئەمە ئەتوان بڵێن بەرهەمی ئەو پەروەردەیە کە پەروەردەیەکی جوان و باش نەبووە، ئیشی لەسەر هۆشیارکردنەوەی تاک نەکردو، ئیشی لەسەر بیرکردنەوەی تاک نەکردووە کە تۆ توانیت لە ناو خوێندنگاکان تا توانی لە ناو خێزانەکان تا بە بیرکردنەوەیەکی چکەم بیرکردنەوەکمان هەیە دروستە باشە پۆزەتیفە، بیرکردنەوەیەکی ترمانێ خراپە ناتەندروستە نێگەتیفە. تۆ چۆن لە ناو خوێندنگاکان تا یەخود وەکو دایک و باوک ئەم منداڵێکە لەبەر دەستایە چۆن ئەتوانی ئاراستە باش و پۆزەتیفەکانی بۆ هەڵبژێری. جاری وا هەیە تۆ خۆت وەکو دایک و باوک ئەو بیرکردنەوەی کە لە مێشتە بیرکردنەوەک و ئاراستەیەکی خراپەیە، کەواتە ئەم منداڵێکە لەبەردەستی تۆیە گەورە ئەبێ وەکو دایک و باوک یاخود وەکو قوتابخانەش با بڵێن، چکەم قوتابخانە و خێزان هەردووکان تاواکەری یەکترن، ئەبێ وەکو دوو ئەڵقەبسناویەکە و ئاگیان لە
ئەو منداڵە بێکە لە بەردەستیانە چکەم ئەگەر بێ ئاگا بن لە یەکتر بەڵام بەڕاستی منداڵەکە بەرەو هەڵدێر ئەڕوا ئەگەر ئاگادار بن لە خاڵە بچووکەکانەوە دەست پێ بکەنەوە جاری وایە هەر شتێکی بچووکە منداڵە بەرەو ئەوە بەلادا هاتووە بەرەو هەڵدێری ئەبا بەڵام تۆ لە بچووکەکانەوە نەیگیری بە تایبەتی لە بازنەی یەکا کە قۆناغی 1 و 2 3 سەرەتاییە ئەگەر لەمە هاوکاریەکی باش هەماهەنگێکی باش لە نێوان خێزان و قوتابخانەیە هەبێ ڕەنگە منداڵ بۆ ئاراستەیە نەڕواکە لە داهاتووە منداڵێکی بەگلەی دەرەچێ منداڵێکی بئینتیما دەرەچێ منداڵێکی نابەرپرسە بەرامبەر بە هەموو شتانی کە لە دەوروبەرێتی و ئەزانێ هەمووی بە ئاسانی بەرهەم یعنی پێی گەشتون وێ ئەبێ هەماهەنگی هەبێ ئەبێ قوتابخانەکانیش بەڕاستی جارێکی تر بچنەوە بەو سیستمەیە بەو پرۆگرامانەی کە لە بەردەستیانە یاخود مامۆستاکانمانە بێ جارێکە تازەگەری بکەنەوە لە خۆیاندا باشە مامۆستا زۆر کاتێمە باسیۆمان کردووە خێزان سەرچاوی یەکەمە بۆ پەروەردەکردنی مناڵ هەمیشەش کەوتومانە مناڵێکمان بینیوە کە لە ناو کۆمەلگایە یاخو لە میوانیەکە یاخو لە شوێنێکە سێرەکی هەڵسوکۆتێکی جوانە بینی ئەڵێنەمە پێناسەیەکە بۆ خێزانەکەی کە چۆن پەروەردەیان کردووە کەواتە ئێستا پەروەردەکردنی مناڵ لەوانەیە تۆزی ئەستەمی پێوە دیار بکەیەوە شارەزان لە بواری پەروەردای بۆ لەبەروی هەمیشە وتومانە پێشکەوتنی جیهان بەم تەکنەلۆژیاوە کۆمەڵە سوودی هەیە بەڵام لە پاش ئەوە کۆمەڵی خراپیش بەجێ هێڵێ ئێستا بەداخەوە زۆرجا خراپیەکان ڕنگدانەوەی لەسەر مناڵەکانی ئێمە هەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی پەروەردەکردنەوە زۆرجار دایک و باوکەکە ناتوانێت سنوورداری بکە بۆ کۆمەڵێ بابەت و لە هەمان کاتیشە ئەم منداڵن لە ڕابردووە ئەگەر سەعاتێ بچێتە دەرەوە یاریەکی بکردە دوایاتە ژوورۆ کۆمەڵە نەریتی جوانە بوو وەکو لە نامەکەی خۆتا باسی کرد چیرە خوێندنەوە هەبوو وەشیارکردنەوە هەبوو بەرامبەر لایەنەکانی ژیان بەڵام ئەمانە هیچی نەماوە یعنی هەر لە خزم و دەست و خوشک و براکەی خۆت و دەست پێ بکە نانەکەی یا تێبێ مۆبایلەکەی بۆ هەڵکەی هەتا نانەکەی بخۆ یعنی ئەمانە گرفتە کەواتە ئێمە چۆن بتوانین هاوسەنجەک دروستکەین لەو سێ بابەتی تۆ باسی کرد بەلایانی ئەرێنی و نەرێنیەکەش بتوانین هەم مناڵ یاریش بکە هەم بشتوانین کۆمەڵێ لەو نەریتانەی فێرکەین کە بابەتە سەریکەکەشمان ژینگەیە فێری بکەین چۆن درەختێکت خۆش بوێ ئێمە لە پۆلیەکی ابتیدایی بووین یان نردینەوە ماڵەوە هەنوو گەنم بکەرە ناو قوتوویەکی دۆشاوە بەیانی سەڵزە بوو ئاوا ژینگەیان لە خۆشەویستەکردی بۆ ئەمە نەما بەڕاستی خۆی ئەگەر ئێستا باسی ئایپات و ئەمانی کە بەڕێز باست کرد لە تەنها لە ڕۆژ ئاواژ ناتوانێت ئەمە کۆنتترۆل بکرێت ڕاستە لە هیچ شوێنێک ئەمە کۆنتترۆل ناکرێت بەڵام ئەکرێ بەرنامەی بۆ دابنرێ ئەکرێ بە پی ئەوە بڵێ تۆ لە باتیەوەی کە بەردەوام بەدەستیەوە بێ کاتژمێرێک دوو کاتژمێر بەدەستیەوە بێ ئەگە کاش شتێکی باشی کرد ئەتوانی کاتژمێرەکەی بۆ زیاکەی ئەگەر زانی وەکو پاداشت و سزا ئەتوانی بەکاربێنی چکەم پاداشت و سزا لە هەر قۆناغێکی تەمە نابێ و تەنانەت لە گەورەیشە یعنی قورسایی خۆی هەیە جاکەواتە مادەم لە گەورەیە قورسایی خۆیە پاداشت و سزا جاری وایە بەڕێز لە ناو کەناڵێکی ئاوایە ئەگەر ڕێز و سپاسێکەکری پێت خۆشە جا باشەکێک بۆ تەمەنێکی وەکو من و جەنابتان خۆش بێ ئێگە بۆ مناڵێکی بچووک هەڵبەتە خۆشتر و کاریگەری باشتری هەیە ئەکرێ وەکو پاداشت و سزا بەکاربهێنرێ چکەم ناکرێ ئەمڕۆتە ناتوانانی کۆنتترۆلی ئەوە بکەیت لە دەسەڵاتی ئێمەیانە بەڵام ئەکرێت لە ڕێی پەیوەندە کۆمەڵایەتەکانیشەوە ئێمە جاری وا هەیە و تومانە هەمیشە لە ڕێی چالاکی ئێمە ئەتوانین تەواوی پرۆسە عەقلەکانی مناڵ بخەین نەگەڕ ئەکرێ هەندێ چالاکی تر هەیە کە جگە لە بڵین موبایل و ئەمانە کۆمەڵە چالاکی ترێ لە ناو ماڵە جارێ بە کورسیەک جارێ بە میزاڵانێک جارێ بە تۆپێکی بچکۆلە ئەمانە ئەبێتە هۆی جوڵاندنی هزری مناڵ ئەبێتە هۆی تەواو جوڵە پێکردنی عقلێتی مناڵ ئێمە ئەکرێ پشت بەم یارانە بەچین کە جاری وایە کۆمەڵێک خێزان کۆ بنەوە چنە باخێکەوە جاری وایە خوانی بردە مناڵ 12 مناڵیان پێ بەڵام هەر خەریکی موبایل کۆمەڵە یاری هەیە ئەتوانن ئەم یارانە بەکاربهێنن کە کاریگەری لەسەر داهاتوی مناڵ هەیە هەم لە ڕووی جەستەیی و کاریگەری هەیە هەم لە ڕووی هزر و بیرکردنەوەشەوە باش زۆر باش جا مامۆستا دلێر ئەوەی کە مناڵ بۆ نمونە لەسەر چەمکێک وەکو بەرپرسیارەتی بەرچاوڕوونی هەبێت تەبعاً هەرە چێتە بەشێک لە ئەم پەروەردە دروستەوە چۆن بکرێت با یەکەم جار لە خێزانەوە دەست پێ بکەین جا دواتر ئەچینەوەی کە قوتابخانە پەروەردە ئەمانە چۆن دەتوانن ڕۆڵیان هەبێت و دواترش ئەو پەردە لە نێوان خێزان و قوتابخانە چۆن دروست بکرێت بەڵام هەر لە ماڵەوە دایک و باوک چۆن دەتوانێت بابەتێک وەک بەرپرسیارەتی ئێستا بەرپرسیارەتی لەسەر ئاستی تاک بێت لەسەر ئاستی خێزان لەسەر ئاستی کۆمەلگا لەسەر ژینگا بە شێوەیەکی گشتی چۆن دەتوانێت ئەم چەمکە بۆ مناڵ ڕوونی بکاتەوە و مناڵ لی تێبگات و خۆشی جێبەجێ بکە ئێمە زۆر جار لە ڕێی ئەوە کە چی بۆ مناڵەکانمان بۆ نمونە جانتای دایک ئەمە تایبەتمەندی خۆی هەیە نابێت دەستی بۆ ببرێ
ژووری نووسن تایبەتمەندی خۆی هەیە نابێ هەموو کاتێک مناڵ بۆ نمونە بچێتە ژووری نووسن هەندێک شت هەیە لە ماڵەوە گیرفانی باوک ئەندی ئەم جۆرە شتانە کەمە تایبەتمەندی خۆی هەیە خاڵ ئەمانی کە بەرپرسیارەتیشن ئەکرێ دایک و باوک بە شێوازێکی دروست بەڵام ئەبێ خۆی ڕۆشنبیرێکی گشتی هەبێ لەسەر پەروەردەکردن تۆ خۆ ڕۆشنبیرێکی گشتی نەبێ بە دڵنیایی ناتوانانی ئەو بابەتانە جاریوار خۆت ناچی بەلایە چکەم بەرپرسیارەتی و پابندبوون و هەندێک دەستەواژە هەیە خۆی ئەگەر توانای ئەوەی نەبێ خۆی لی تێبگا ڕەنگە نتوانێت مناڵەکەی تێبگەێنێ بۆیە ئێمە پێویستمان بە ڕۆشنبیرێکی گشتی هەیە و خێزانەکانمان خۆشیان نمونەیەکی باش بن دایک و باوکەکە بۆ ئەمە بێگومان کە تۆ باسی ڕازگۆیت کرد نابێ کەسێکی درۆزن بی کە باسی دەستپاکیت کرد نابێ کەسێکی دەستبی ببورن بەڵام ئێمە کە باسی هەندێشتی جوان بۆ منداڵەکانمانەکەین ئەبێ ئەو شتە ڕنگانەوەی لە خۆمانە هەبێ وەکو دایک و باو وەکو مامۆستا چونکەم هەموو هەنگاونانێکمان وەکو دایک و باوک وەکو مامۆستا هەموو ڕۆشتنێکمان جلپۆشینێکمان هەستانێکمان دانیشتێکمان کاریگەری لەسەر منداڵەکەمان هەیە ئەنجا بۆیە ئەو شتانێک کە ئێمە ئەمانەوێت بە کردداری منداڵەکانمان چاومان لێ بکەن چونکەم بۆچی ئێمە جارێک یەکەم جار بیر ئەەکەینەوە بیرکردنەوەکە بێ بە وشە وشەکە لە دەمانێتە دەرەوە بێ بە کرددارەکە بێ بە خوو ئەبێ بە سروشت ئەبێ بە ڕفتار و داهاتی ئێمە کەواتە ڕفتار و داهاتی خۆمان پەیوەندی بە بیرکردنەوەمان هەبوو بیرکردنەوەیەکی دروست ئەگەڕێنەوە بۆ خاڵەکە بێشتر ئەگە بیرکردنەوەیەکی دروستی هاوچەرخی باشمان هەبێ ڕەنگە کاریگەری لەسەر منداڵەکانیشمان هەبێ بەڵام جاری وا هەیە بڕوا بکەن دایکە گەنجەکە باوکە گەنجەکە خۆی لە ڕووی پەروەردەوە هێندە کامڵ نییە زۆر شت ئێستەری لێ دەرناکە لەبەرەوە ئێمە ئەبێ ئامانجمان هەبێ لە دروستکردنی منداڵ ئامانجمان هەبێ لە پێکەوەنانی خێزان ئامانجمان هەبێ کە ڕۆژ بەڕۆژ ئەم منداڵانەمان لەگەڵمانە گەشاکەن و گەورە ئەبن بۆی دوایی نمونەیەکی جوان بن لە کۆمەلگای بۆی خەڵک ڕەحمەت بوومان بۆ بنێرێ زۆر باشە مامۆستا زۆر کات کە ئێمە باسی ژینگە ئەکەین و بە تایبەتی لای منداڵ کە هەر لە منداڵیەوە خۆشەویستی ژینگەی لا دروست بوو لەگە خۆناغەکانی تەمەنیا پەروەردە پێ لەگەڵیان زۆر کات ئێمە باسی ژینگاکەین مە بەسمان لەوە نییە منداڵ فێریەوە بکەین بڕوانەمان بێ بنێژێ با فێری پارێزگارەکانیشی لێ بکەین یعنی لە شتە سەرەتایەکانەوە دەست پێ بکەین یعنی ئەمە زۆر پێویستی بە هۆشیاریکی زۆریش نییە یعنی ئەچینە دەرەوە با مناڵ فێرکەین لە جامی ئۆتۆمبیلەکانمانەوە شت فڕێنەیەتە دەرەوە ئەمە تۆ ژینگە و پاراست ئەچینە سەیرانگایەک با مناڵەکانمان فێرکەین پاژماوەی خواردنەکەی نەخاتە ئاوەکە دڵی پێی خۆشە پێی فێریکەین بڵین ئەمە خراپە وای لێت وای لێت یان فێریکەین لە قیدارەکان نەشکێنێتەوە لەم شتە سەرەتایانەوە دەست پێ بکەین ئایا ئەمە پەروەردەیەکی تەندروست نییە کە مناڵەکە فێر بێت بە دڵنیایی ئەمانە هەمووی شتی باشن بەڵام پێش ئەوەی کە ئێمە چی داوە لە منداڵەکە ئەکەین ئەبێ بزانی خۆمان ئەتوانین ئەو شتە جێبەجێ بکەین تۆکو خێزان چیتە سەیران سیرەکەی ئێوارە شتەکان بە پەرت و بڵای بەجێشتووە مناڵەکەش بە دڵنیایی سەیری ئەمە ئاکا تۆ سیرەکەی لە قیدارەکە گەورەکە ئەیشکێنێتەوە جۆلانێکی پێڵواسیوە یعنی گوێ بەدارەکەەوە نای ئەشکێت بچووکەکەش یعنی ئەمە ئەبینی یعنی تۆ خۆشت کانی بە پێوتن ئاسانە بەڵام ئایا تۆ گەورە خۆ دەتوانی ئەمە جێبەجەکەی تاوەکو داوا لە منداڵەکە دەکەی بۆ جێبەجێ بکە یعنی ئێمە ئەبێ لە گەورەکانمانەوە ئەو شتە ڕفتارانی کە خراپە بۆ ژینگا بۆ دەور و بەرمان بۆ وشەی زبر و ناشرین کە بەکارمان هێنەوە لە بەرچای منداڵەکانمانە کە منداڵەکان کەسایەتیان ڕۆژ بە ڕۆژ دەسەر ئەم وشانە دروست بێ کە ئێمە پێیان ئەڵین بە دڵنیایی ئەو شانی کە بەڕێزتون هەمووشی باشن وشەی پەروەردەین وشەی دروستکردن وشەی ئەوەن کە ئێمە بڵین ئەم منداڵانە بەم وشانە دروست بن بە ئاڕاستێکی باشاڕن بەڵام ئەبێ خۆشمان وەکو گەورەکان کردداری لەگەڵا بکەین ئەژینا منداڵەکانمان بڕابکە یعنی بەس بە قسەکردن بە جۆمان ناکات چکە منداڵ زیرەکە وشارە زۆر خۆشتەکان تێئگا لەبەر ئەوە ئێمەکو دایک و باوک ئەبێ ئەو ڕفتاری کە خۆمان ئەمانێت لە منداڵەکانمانە بەدی بکەین بۆی کە داهاتویان باش بێ ئەبێ پێشتر خۆمان ئەو شتە نەکەین زۆر جار مناڵ سەیری دەست و دەمی دایک و باوکێکە لاسایی کاتەوە ئاینی ئەو شتاناکە جا مامۆستا دلێر ئێستا باسی ئەوەکەین کە لەم بەشەیە مناڵ لە قوتابخانەیە چۆن لەسەر ئەم بابەتی بەرپرسیارەتی لەسەر ژینگە هۆشیاری پێ ببەخشرێت و خۆشەویستیەکی لە ڕاستیە بۆ دروست بێت بۆ ژینگە ئەبێ لە قوتابخانەی چی بکرێ بۆی من لە قوتابخانەکانیشە بابەتێکمان هەیە بە ناوی بەها کۆمەڵایەتەکان بەها کۆمەڵایەتەکان ئەو شتانی کە لە وەعکاکە منداڵ کەسایەتێکی تەندروست و کەسایەتێکی باش و داهاتێکی باشی هەبێ زۆر بە باشی ئەخوێندرێ بەڵام بەڕاستی کە سەیری ئەنجامەکەی ئەەکەی لە دەرەوە هەستەکی ئەم بابەتەش پەیامەکەی خۆی بە باشی نەگەیاندووە ئیتر هۆکارەکەی لەو کەسەیە کە ئەیگەێنێت
چکەم بابەتانە بەڕاستی پێویستی بە ڕۆشنبیری گشتی زۆر باشەیە بەڵێ. تۆ ئەگەر تەنها وەکو مامۆستایەک وابەستەبی بەو بڕوانامەی کە وەرت گرتۆ لە زانکۆ یاخود لە پەیمانگا ئیتر هیچ خوێندنەوەیەکت بۆ شتەکانی دەرەوە نەبێ بەڕاستی ئەو چەند لاپەڕەیە وا لە مناڵەکە ناکەکە تەنان ڕەنگەوانەکەشی لا ناخۆش بێت چکەم کە باسی بەرپرسیارەتی و هەندێک پابەتبوونی بۆەکەی وشکە بەڵام ئەگەر تۆ بیت کۆمەڵە چیرۆک و کۆمەڵە دەستەواشی جوانی تێکەڵ بکەیت مە لێرە ڕەنگە بیگەڕێنەوە بۆی کە ڕەنگە مامۆستاکانی ژۆک و پێویست لەمەیە جوان بابەتەکان نەگەیان دەبێ ڕەنگە باش لەو بابەتانە چکەم ئەوەی کە لە قوتابخانەکانە جۆم لێ بێ ئەڵەنجاری وا هەیە یعنی کەسپی ئەم بابەتی ناوێ ئاهاوەکو واوەنێکی لاوەکی سیر ئەکرێ ئەزەکە وەکو وانێکی لاوەکی سیرکرا هەڵبەتە ڕێرەشە ئەدرێ بە مامۆستایە کە ڕەنگە هێز و قوتی بەسەر ئەو بابەتەیە بەباشی نەشکێ وەش کاریگەری ئەوەی لەسەرە زۆر باشە کەواتە با بێنە سەرەوەی کە وەکو ئەوکارمسە هەر باسی کرد سیستەمی پەروەردە کاریگەریەکی زۆر بەجێ هەڵە بۆی کە بتوانێت مناڵێکی تەندروست بخاتە کۆمەڵگەوە لەگەڵەوەی زانست و زانیاری فێرەکە فێریۆشی بکە کە چۆن کۆمەڵە لەو لایەنانەی تر هەیە لە ژیانە ئەم بتوانێت بەرپرسیارەتی هەڵگرێکی لەو لایەنانە ژینگەیە لە ڕابردووە هەر خوێندکارێکەر مناڵێکە بینی لەگەڵ دەستپێکردنی خوێندناکەی تریشەڵا مانجینۆ دەست پێکە داوای جلوبەرجی تایبەتی خۆی و جانتای خۆی و دووسێشتی کە هەیە کە نەماون بۆ نمونە تەرمۆزێکی تایبەت بەخۆیە بودایکەکە ئاوی بانیان ئاوی بۆ تێکرد هەتا لە قوتابخانەی خواردەوە و ئیتر لەم هەموو دەبێت دوورەکەوتەوە کە مەترسیێکی گەورە پلاستیکە لەو هەموو قۆناغی ئەم کوپانەی کە بەکارێنە پەرداخی پێڵێن پەرداخانەی پلاستیکن کە بۆ چاق خواردن و یاخو بۆ کۆمەڵی خواردنەوە گەرمەکان بەکارێنێ لەوەش دوورەکەوتەوە چکە کوپێکیان بۆ کردی تر بۆ ڕەنگەی کە کچ حەزی لە پەمەیە وایە ئەو ڕەنگانەی کە کوڕ و کچ جیاکاتەوە ئەمانە وای کرده بوو کە تۆزێ لەم مەترسیانەی ژینگە دوورکەینەوە سیستەمی خوێندن چۆن ئەتوانین جارێکی تر چۆن ڕێنماییین کراسەکەمان سپی بێت و پانتۆڵەکەمان ڕەش بێت ڕێنماییش بین کە مناڵەکەمان فێریەوە بکەین لە شتە سەرەتایەکان و پارێزگاری لە ژینگە بکەین بەڵێ وڵایی تقریبن ئێستا زۆر مناڵیش هەیە عین دەبەی پێەیە ئەنی زۆر ئەواش نییە بڵین چکەم هەیە دەبەکەی پێەیە بەڵام جاری تر جاری وایە لەبەری کە ئێمە سیستمی قوتابخانەکانیشمان بەڕاستی جاری وایە هەیە دوو داوامیە جاری وایە وەکو پێویست پێنەکەرەوە ئەوەی تیانە لەبەر ئەوە ئیتر ڕەنگە قوتابخانەکان ئێمە گە باسی بکەین ڕەنگە ئەوە تۆزێک ئاسان نەبێت چکەم جاری وایە مامۆستاکە خۆی کۆمەڵی کێشەی هەیە تەنانەت مامۆستاڵێ من کێشەکەم چاکەتەکەی بەرم نییە چاکەتەکەم دانێم و بەبێ کێشە بچمە ناو پۆلەکەم وکە کێشەکە لە مێشک ماوە ڕەنگە نەتوانم ئەو پەروەردەی کە ئەمەوێت بۆکو بە منداڵەکەی بگەیان لەبەرەوە لە کوردستانە بەڕاستی هەر لە مامۆستاوە بیگرێت کێشەیە لە قوتابخانەکانەوە لە شوێنی کە قوتابی لەسەری دانیشەکە قوتابخانەمان هەیە بەیانی قوتابی پۆلی یەک لەسەر ڕەحلەیەک دانیشێ لە دوای نیوەڕانە قوتابی پۆلی 12 لەسەر هەمان ڕەحلە دانیشێ ئێ باشە ئەمەی پۆلی 12 کە تەمەنی 18 ساڵە ئەمەی پۆلیە کە تەمەنی 6 ساڵە هەر لە ڕووی تەندروستی و کورسی ئەم بۆ ئەو گونجاو نییە مێزی ئەو بە ئەو گونجاو نییە ئیتر ئەمانە هەمووی کاریگەری لەسەر پرۆسی پەروەردە هەیە ئەلبەتە هەمووشی لێکەوتی خراپی بەجێ ئێڵە لەسەر خۆی بەداخەوە ئەمە ڕەنگە چارەسەرکردنی هەروە ئاسان نەبێ بەڵام ناومێدیش نابین لە هەوڵ هەر ئەدرێ لێرە و لەوێ ئیتر خۆشبەختانە ئێساش ئەڵە کۆمەڵی قوتابخانە لەلایەن ئەم ئەمانی کە سیتیەکان ئەکەنەوە پێیان یعنی جبارکەران کە کۆمەڵی قوتابخانە لە هەندێک گەڕەکە بکەنەوە بۆ ئەوانەی کە ئەو گەڕەکانی کە دوو داوامیتیایە یاخو سێ داوامیتیایە بۆی کێشەی هەندێک شت هەیە ڕەنگە چارەسەری کا بەڵام بەخوا بۆ ناو پەروەردە بەداخەوە گرفت و کێشەی زۆرە کە ئەمەش لێکەوتەی خراپ لە دوێخە بەجێڵێ زۆر سپاس دەکەین مامۆستا سپاس بۆ زانیاریەکانت جا پێم وابێت چۆن لە سەرەتایە بەنامەیەک دەست پێکرد قسەی دڵی مناڵێک بۆ دایکەکە چەند بەخۆشحاڵیەوە ئێمە دایکانمان دڵسۆزێکی زۆریان تیا هەیە ئەوەش نەشارینەوە ئەبێ دایکیش کاتێکی هەبێ بۆ خۆی بەڵام ئەم کاتەوە نەبێت کە غەدر بێ لە کاتی مناڵەکانیان باقی ئەنامی خێزانەکە لە وەڵامە دایکەکە جوابی مناڵەکەاتەوە وایە ئەمەش نامەیەکە کاتە باگوێمان لەم نامەیەکەکە چیاڵە بە مناڵەکەی دواتر ماڵاوی لە بەڕێز سپاس لە کۆتایی ئەڵێم ئێمە هەمیشە ئەمانوت مامۆسایان وەکو درەختێکی گەشاوان هەمیشە خوێندکار لەژێر سایە و سێبەری ئەم درەختایە هەستی بە ئاسوودەیی کردووە بەڵام بەداخەوە بەهۆی ئەو ظروف و ئەو هەلو مەرجی کە بەسەر نیشتیمانەکەی ئێمە هات ئەم درەختە بەداخەوە خەریکە هەندێک لقی وشکە بێ تەمەنا ئەەکەم ئیشەڵا لەگەڵ کردنەوەی دەوامی ئەم ساڵەکە مانگێکمان تقریبن مانگ ڕۆژێکمان ماوە بە ئیشەڵا ئەو درەختە ئەگەشێتەوە ئەو درەختە ئەبوژێتەوە ئیشەڵا بێتەوە بەو سایە و سێبەرەی کە خوێندکار و منداڵ هەمووی لەژێر سایە بحەسێنەوە ئێمە سەرەتا بە نامێک دەستمان پێکرد ئێستا ئەتوانین بڵێن نامی دووەممان ئەمەش جوابی بەشێکە لە جوابی دایکەکانمان بۆ منداڵەکانی
جگەر گۆشەکەم نامەکەت گەیشت. خوددا بە ئامانەت منداڵ بە ئێمە دەدات تاکو لە یەک کاتدا هەم تام و چێش لە بوونیان وەربگرین هەم پەروەردەیان بکەین. تام و چێژیان لێ وەربگرین وەک بە نرخەکان و جوانترینی جوانیەکانی دنیا. پەروەردەشیان بکەین بە جوانترین پەروەردە تاکو مرۆڤ گەلێک دەربچن کە بۆ خۆیان جوان بژین و بۆ ئێمە و چواردەور و کۆمەڵگەکەشیان ببنە جوانی. بەم شێوەیە ئەوەی ئێمە لە منداڵەکانی دەخوازین دەستمان دەکەوێت و ئەوەی منداڵەکان پێویستیانە جێبەجێ دەبێت و ئەوەشی خوا لە ئێمەی دەوێت دێتە دی. ڕێگای دروستی ئەم بە ئەنجام گەیشتنش پێویستی بە بیرکردنەوەیەکی باوکیانە و دایکیانە هەیە. پێویستی بە خەم خواردنێکی مەسئولانە هەیە. پێویستی بە ئارامگری و خۆشەویستی هەیە. پێویستی بە دوورکردنەوە لە توندوتوژی و دوورکەوتنەوە لە ڕێبازە چەوتەکانی پەروەردەکردن هەیە. پێویستی بەوە هەیە لە ڕێگەیەک زیاتر شارەزابین بۆ چارەسەرکردنی کێشەی منداڵەکانمان. پێویستی بە خۆماندووکردن هەیە لە پێناو فێربوون و خۆڕۆشنبیرکردن و کۆکردنەوەی زۆرترین زانیاری. زانیاری پەروەردەیی دروست تاکو لە ڕووی پەروەردەییەوە دایک و باوکێکی هەژار نەبین. ئێمە ئەوە دەزانین کە هەموو ژن و مێردێک ناتوانن ببنە دایک و باوکی ڕاستەقینە. دایک جایە لە ژن و باوکیش جایە لە پیاو. ئەوەش دەزانین باوک و دایکەکانیش هەمویان وەک یەک لە یەک ئاستانین، هەیەنە زۆر پێشەنگ و بەهێزە و هەشیانە مامناوەندە و هەشیانە لاوازە لە پەروەردەکردندا. ئێمە دەمانەوێت دایک و باوکە بەهێز و پێشەنگەکە بین. ئێمە دەمانەوێت خۆمان مامۆستای یەکەم و سەرمەشقی نمونەی بین بۆ منداڵەکانمان. ئێمە دەمانەوێت ماڵەکەمان نەبێتە لانکەی گەورەکردنی مرۆڤە بەدکار و بەدبەختەکان. ئێمە دەمانەوێت کۆشێکی گەرم و هێلانەیەکی نەرم بین بۆ ئەو منداڵانەی کە گەورە دەبن. هەر لەبەر ئەوە پەیمان دەدەین بەنەوەکانمان کە لە ئەمڕۆ بەدواوە گەورەترین خەممان پەروەردەکردنی ئەوان بێت. هەوڵ بۆ فێربوونی ڕێگاکانی پەروەردەی دروست بدەین. بە هیچ بیانوویەک پێچەوانی بەرپرسیارەتی دایکایەتی و باوکایەتی ڕەفتار نەکەین. بەڵێن دەدەین سەربەرزی خۆمان ببەستینەوە بە جوان پەروەردەکردنی منداڵەکانمانەوە. هەوڵ دەدەین ماڵ و منداڵمان لەو بەرنامە و فلیمانە بپارێزین کە ئەوەی ئێمە بنیادی دەنێن ئەوان دەیڕوخێنین. بڕیار بێت باوکو و دایکێکی باش بین تا منداڵەکانیشمان باش بن. زۆر سپاس. خۆش بێت. ئێمە زۆرێک لەو کارانەی ئەنجامی ئەین وەک شۆفێریکردن وەک ئەوەی کە تۆ لە بوارەکە لێ هاتوویەکت هەبێ ئەبێ مۆڵەتت هەبێ هیچ شۆفێری بۆ نمونە ئەبێ بڕوانامەت هەبێ بۆ نمونە لەو بوارەیە. بەڵام بەداخەوە بۆ دایکی باوکی هیچ شتێک و مۆڵەتێکی پێویست نیە، هیچ بڕوانامەیەک. یعنی بەداخەوە هەر بۆیە ئەمە وای کردو زۆرێک لە کەسەکان مناڵێک دروستەکەن دواتر ئەڵێ نەمزانیوە بەداخیشەوە چونکە ئامادە نییە بۆی ئەبینین ئەم شێوەیە ئەڕوا تاکۆکۆتایی